لە قەندیلەوە گفتوگۆ لەبارەی دواگۆڕانکاریەکانی ناوچەکە و تێگەیشتنی ئێوە بۆ چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان چ تێگەیشتنێکە؟ شێوازێکی خۆسەریە دموکراتیک وەرە چارەسەر کرد. لە ئێستا داوای کورد چییە؟ حرەکەت ئەمە دژی گەلێ مە باشوور ناخوازە خودی دەولەت بە. تشتێکی کوسانینە. سەرخوا بوون تابی تشتێکی مهمە. ئارمانجێ مە، هەدەفا مە سۆسیالیزمە دموکراتیکە. پارتە چەپ و شوعیەکان، پارتە سۆسیالیست دیموکراتیەکان پێویست بە خوێندنەوەیەکی تازە بە گفتوگۆی تازە لەمابینی یەکتر نینە. ڕیال سۆسیالیزم بڕاستی دموکراتیک بیا ئیرۆ مرۆڤاتی ئەهین پێشکەتەوە. دەولەت بڵا بچووک بووە جواب و دموکراسی خورد ببە.